لەگەڵ شکاندنی گەمارۆی سەرشاری حەڵەب هێزەکانی سووریای دیموکرات توانیویانە بەشی هەرە زۆری شاری منبەج لە دەستی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی ڕزگار بکەن. ئەم سەرکەوتنە نیگەرانی هەندێک لایەنی بەدوای خۆیدا هێناوە. هێمن سەیدی شیکەرەوەی سیاسی لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنێکشنە. کاکێ من سەرەتا سوپاسی ئامادەبوونت دەکەم. دەکرێت پێم بڵێ ئەم نیگەرانیانە لە پای چیکە لە ناو سووریا و لە دەرەوەی سووریاشان؟ سەرکەوتنەکەی منبەج جیالەوەی کە کورسایی وەزنی کوردی زیاتر بردەسەر جیاواز بوو لەگەڵ سەرکەوتنەکانی کۆبانی و گرێسپی. لە کۆبانی کورد نیشانیدا لە پێناو پاراستنی خاکی خۆیدا هەموو خۆڕاگرێک دەکا. لە گرێسپی نیشانیدا کە لە پێناو گرێدانی پێکوەسڵکردنی خاکی خۆیدا حازرە هێرش بکاتە سەر داعیش. بەڵام لە منبەج دەرکەوت کە کورد ئامانجێکی گشتیتری هەیە لە پێناو بەرژەوەندێکی گشتیتردا، ئەویش لە ناوبردنی داعیشە، لاوازکردنی داعیشە، قرتاندنی پەیوەندی داعیش لەگەڵ سنووری دەرەوە بە تایبەت تورکیەیە. بە بڕوای من قورسایی کوردی زیاتر کرد، نیشانیدا کە کورد دەتوان ئەکتەرێکی زۆر بەهێز بێ لەسەر زەوی و هەر زلهێزی رووسیا و ئەمریکا بەردەوام دەبن لە هاوکاری لەگەڵ کورد. وەکو باز دەکرێت لە گرنگی استراتیژیەکانی سەرکەوتن لە منبەج پێکەوە گرێدان یا پێکەوە بەستنی سێکانتۆنەکەی کوردە لە ڕۆژاوە. کورد تا چەندێ دەتوانێت پارێزگاری لەو پێکەوە بەستنە بکە؟ ڕەنگە لە خۆناغی یەکەمدا منبەج نەتوانێت ئەو دوانەی پێک وەسڵکاتەوە. کورد ڕێگەی لە پێش بۆ ڕاستەخۆ بەرەو ئەفرین بڕوە یا بەرەو باب بڕوە. بەڵام لە درێژخایەندا دەکرێت بڵین تەنانەت دەتوانێت سنووری فدراسیۆنی ڕۆژاوای کوردستان بەهێزتر و بەرفراوانتریش بکات. کاک هێمن، هاوکاتی ئەم سەرکەوتنانە لە منبەج وە لە شوێنەکانی تریش دژی دەوڵەتی ئیسلامی ئەلبەتە جموجۆڵێکی سیاسی گەورە لە ناوچەکەدا هەیە. بۆ نمونە ئەردۆغان دەگاتە مۆسکۆ سەرۆکی تورکیا و لەوێژ لەگەڵ ڤلادیمیر پوتیندا کۆ دەبێتەوە. پێ دوایە بەدوای ئەم کۆبوونەوەیدا گۆڕانکاریە لەو ڕەوشە سیاسیەدا بێتە ئارام؟ تورکیە بە تەمای گۆڕانکاریە. لەو کاتەدا بەر لە کودەتاکە شەرکە نێوانی دەگەڵ ئەمریکا و وڵاتانی ئەوروپایی سارد بوو. دوای کودەتاکە سارتریش بوو و بڕیاریدا کە خۆی لە رووسیا نیزی بکاتەوە. هاوکات پەیغامی بۆ ڕوحانیش ناردووە بۆ سەرۆکۆماری ئێران کە گویا دەیەوێت لەگەڵ ئێران و رووسیا هاوپەیمانێکدا بمەزرێنێ. لەویش گرنگتر پەیغامی بۆ چین ناردووە کە دەیەوێت لە هاوپەیمانەتی ئابووری شانگهایدا بکەوێت وەکو بەدیلێک بۆ یەکێتی ئەوروپا. هەموو ئەوانە نیشانەوەیە کە بەڕاستی تورکیە دوای کودەتاکە زۆر بەجددی بە تەمای گۆڕانی پەیوەندەکانی دەرەوەی خۆیەتی. بەڵام ئەوەی کە چەندە سەردەکەوێت ڕوون نییە. تا ئێستا هیچ ئەزمونێک، هیچ پیشینە و ڕابردوویەکمان لە هاوکاری سێقۆڵی ئێران و رووسیا و تورکیە نەبووە لە مێژووی 100 ساڵی ڕابردوودا. داخوا تورکیە لەسەر بکەوێت من هەڕادەیە گومانم هەیە. گومانت هەیە، بەڵام لێرەدا یەکێتی ئەوروپا چی لێ دێ بۆ تورکیا لە کاتێکا خۆت دەزانیانی هەوڵێکی زۆر ڕژدی دەدا ببێتە ئەندام لە یەکێتی ئەوروپادا. یەکێک لەو هوانەیە کە پێم وایە سەرکەوتونابێ ئەوەیە کە گۆڕینی ئالیانسێکی ئاوا گرنگ کارێکی هاسان نییە. ئەو هەردێ وەزنی خۆی لە یەکێتی ئوروپا کەم دەکاتەوە کە زیاتر لە چەندەیە سەرمایە گوزاری کردبوو بۆ یەکێتی ئوروپا دەچێت بەرەو شانگهایە کە هیچی لێ ڕوون نییە. معلوم نییە تورکیە لە ڕێکەوتنی شانگهایدا چەندە سەرکەوتو دەبێت. معلوم نییە داخوا دەگەڵ رووسیا و ئێران چەندە دەتوانێت جێگای ئەندامەکانی ناتووە و ئەمریکا بگرێتەوە یا پڕی کاتەوە بۆ خۆی. بۆیە من پێم وایە کە تورکیە زۆر ئەگەرێکی لاوازە بتوانێت سەرکەوێ و یەکێتی ئوروپاش تازە بە چاوی ڕابردوو تماشای تورکیە ناکات دوای ئەو ڕمبازێنە و دوای ئەو ئەوەستکردنی بڕیارانەوە ئەو هەڵس و کەوتە لە ناکاوانەی تورکیە و ئوردوغان. گفتوگۆ یاخود دانوستاندنی پشت دەرگا داخراوەکان لە نێوان ئەنکەرە، تاران، هەروەها مۆسکۆ و تەنانەت بێژینگیشدا. ینی پێ دوایە کارێکی وا بکە کە تورکیا پاشگەز بێتەوە لەوەی کە دەبێت ڕژێمی بەشار ئەسەد بڕوخێ؟ بەکردەوە پاشبەزبوونەوەیە کاتێک کە سەرگێی لاوڕۆف وەزیری دەرەوەی دوای رووسیا دوای کودەتاکە کوتی ڕەنگە ئێمە بتوانین پەیوەندەکانمان لەگەڵ تورکیا ئاساییکەینەوە بە مەرجێکە تورکیا بە سیاسەتەکانی خۆی بە سووریەدا بچێتەوە. کاتێک دوای ئەوە دەبینین تورکیە تەلەفۆن دەکا بۆ ئوردوغان، تەلەفۆن دەکا بۆ حەسەن ڕوحانی، سەردانی پوتین دەکا و ئەوان بە ئەکتەری گرنگ لە سووریە دەناسێنێ. ئەوە ڕێک بۆ مانای پێداچوونەوە بە سیاسەتەکانی خۆیەتی بە ماناوەیە کە بیلئیجبار بەشار ئەسەدی وەکو واقعێک قبول کردووە بە پێچەوانەی سیاسەتەکانی 5 ساڵی ڕابردووی خۆی.
کاگ هێمن یەکێ لە پرسیارەکانی تر ئەوەیە ینی ئەگەر لە ئەگەری هاوکێشەیەکی نوێی وەها سیاسیدا ڕەوشی کورد لە ڕۆژاوا بە تایبەتی چۆن دەبێت و لە ناوچەکەشدا بەگشتی. من پێم وایە کورد لەو قۆناغی تێپەڕاندۆگەیشۆتە خاڵێکی بێگەڕانەوە ئێستا تەنیا هێزێکە لەسەر زەوی کە یارمەتی دووزل هێزی جیهانی دەکەن کە هیچ کامەکان واتە ئەمریکا و رووسیا حاضر نین هێزی سەربازی بنێنە سەر زەوی کەواتە سەرکەوتوترین بووە زۆر بۆ تورکیا دژوارە بتوانێت رووسیا و ئەمریکا قانع بکات کە مەسەنە واز لە کورد بێنن لەو حاڵەتەدا کە بخۆی ئێستا برایەتی و هاوپەیمانەتی خۆی نە بە رووسیا ئیسپات کردو نە بە ئەمریکا من پێم وایە لەو ئاخرێدا تورکیا یاری بە ئاعتباری خۆی دەکات دەستکەوتی نابێت بەڵام دەتوانێت کە کارێک کات کە هندێک گۆڕانکە ئاگرەکەی سووریا هندێک خاو بێتەوە هندێک ئاڵۆزەکانی سووریا کەم ڕنگ بێتەوە کەمتر بێتەوە. کاکە من زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لە بەرنامەی کورد کۆنەکشن. پاس بۆیش.